بریتانیا دەچێتە ناو شەڕدژی ئێران و سعودیاش بنکەی نوێی سەربازی بۆ ئەمریکا دەکاتەوە. نهێنی فراوانبوونی هێرشەکانی ئەمریکا بۆ سەرکردەکانی حەشدی شەعبی ئاشکرا دەبێت. بارەی مقاومە 55 هێرشی سەربازی بۆ سەر هەرێمی کوردستان ڕادەگەێنێت. وەزیری بەرگری بەریتانیا ئاشکرای کرد کە وڵاتەکەی لە داهاتوویەکی نزیک سیستەمی بەرگری ئاسمانی دژە موشک لە وڵاتی بەحرەین و کوێت جێگیر دەکات. جۆن هێڵی وەزیری بەرگری بەریتانیا لا پەرلەمانی وڵاتەکەی قسەی کرد و ڕایگەیان لە داهاتوویەکی زۆر نزیک پاتری بەرگری ئاسمانی موشکی سووک لە بەحرەین لەگەڵ مەشقی پێویست بە ئەفسەرانی بەحرەین دادەنێ. بەپێی زانیاری میدیای ئەمریکی، محەممەد بن سەلمان شازادەی جێنشینی سعودیا ئەمریکای بە فەرمی ئاگادار کردوتەوە کە چەند بنکەیەکی سەربازی تر بۆ شەڕ لە دژی ئێران دەخاتە خزمەت هێزەکانی ئەمریکا بۆ ئەوەی بەکاریان بهێنن. سەرچاوێکی باڵای سەربازی عێراق ڕایگەیان هۆکاری هێرشە چڕەکانی ئەمریکا بۆ سەر بنکە و بارەگاکانی حەشدی شەعبی لە ئەمبار و مووسڵ بەهۆی بۆردومانکردنی بنکەی سەربازی ڕومێڵانەوە بووە لەلایەن بەرەی مقاومەی عێراقەوە. هاوکات هەر ئەمڕۆ هێرشکرایە سەر نووسنگەی فاڵح فەیاز سەرۆکی دەستەی حەشدی شەعبی لە مووسڵ و بارەگای لیوای پەنجای سەربەڕێیان کلدانی. ئەمریکا پێی وایە لە قۆناغی داهاتوو بەشداری حەشدی شەعبی لە هێرشی سەر بنکەکانی ئەمریکا لە هەرێمی کوردستان و بەغدا و ڕۆژاوای کوردستانیش زیاتر دەبێت، بۆیە پێشوەختە دەیەوێت ڕێگریان لێ بکات. گروپی ئەولیا دەم کە بەشێکە لە مقاومەی عێراقی ڕایگەیان لە ماوەی 22 ڕۆژدا 136 ئۆپراسیۆنی سەربازیان ئەنجام داوە. بە پێی داتایەکی بڵاوکراوە زۆرترین هێرشەکان بەر هەرێمی کوردستان کەوتون کە تیایدا 55 جار بنکە ئەمریکیەکان و شوێنی دیکەشیان کردوتە ئامانج. هەروەها 31 هێرش بۆ سەر بنکەی ڤیکتۆریا و یەک ئۆپراسیۆنی چاودێری ئاسمانی بۆ سەر باڵوێزخانەی ئەمریکا لە بەغدا تۆمار کراون. گروپەکە ئاشکراشی کردووە کە 11 هێرشیان لە سووریا و 19یان لە ئوردەن و 11 لە سعودیا و 8 هێرشیشیان لە کوێت ئەنجام داوە. ئەم ئۆپراسیۆنانە هەمویان لە ڕێگەی فڕۆکەی بێفڕۆکەوان و موشکەوە جێبەجێ کراون و ئامانجی سەرەکیان لێدانی بنکە و بەرژەوەندیەکانی ئەمریکا بووە لە ناوچەکەدا.